ئەوەی کە لە بەغدا ڕاگەیەندرا و ئیعلانیان کردووە ئەوەیە کە دەڵێن ئەوەی سەدام حوسێن پێی نەکرا ئێمە دەیکەن نابێ ئیتر کورد بمێنێ کورد بوون مەمنوعە نابێت بە تەواوی یەک کورد چییە نەمێنێ دایان خلچێنین لە برسا دەیان کوژین بێجگەل لەمە گەڕە لاوژەیەکی شەل لە بەغا کەس نازانێ ئەرێ چێ خاوەنی دەسەڵاتە بە قەولی خەڵکی لای خۆمان کە بە مەسئول ئەڵێن مەنسوول نازانین لە بەغدا چێ مەنسوولە لەسەرم بابەتانە ئەوە جگە لە دادگای بەناو فیدراڵی میوانێکمان لەگەڵدایە لەگەڵ میوانەکەمان هەندێک قسەی زیاتر و پرسی زیاتریش دەکەین میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر شاخەوان عەبدوڵڵا جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵماندایە کاک دکتۆر شاخەوان شەوتان باش گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24 ئەرێ بەڕاست ئەو گەڕە لاوژەیی بەغدا چییە؟ دادگای بە ناو فیدراڵی ڕوونکردنەوە دەدات و دەڵێت دەبێ موچە بە کاش خەرج بکرێ سەرۆک وەزیران هەمان شت باسم عەوادی هەمان شت دەڵێ دەبێ موچە بە کاش موچەی خەڵکی کوردستان مەبەستمە خەرج بکرێ بەڵام لەولاوە خات و تەیف سامی کە هەر عینەن عەلی حەسەن مەجید وایە چۆتە کەلی شەیتان و نایەتە خوارێ دەڵێ من 1 دینار بۆ هەرێمی کوردستان سەرف ناکەم ئەرێ بەڕاست لە بەغدا چێ مەسئولە چێ دەسەڵاتدارە شەوی جەناب تو بینەرانی 24 باشکاک حاکم گەرچاو طبعا ئەوەی کە ئێستا دەگوزارێت جارێ ئەوەی کە هەیە بابەتێک ئەو بڕیارانەی دادگای ئیتیحادی لەلایەک و بڕیارەکانی حکوومەتیش لەلایەک ئێمە قسەمان لەسەر محکەمەی ئیتیحادی زۆر جا کردووە جارێک محکەمەی ئیتیحادی بۆ خۆی هەیکەلەی محکەمەی ئیتیحادی مخالفە بۆ مادە 92 لە دەستور ینی محکەمەیەکی نادەستوری دێ قەرار لەسەر کۆمەڵێک پرسەدا کە ئیشی ئەو نییە جیا لەوە گریمان ئەگەر محکەمەکەش دەستوری بێ و تەوافقیە بێ لەگەڵ دەستورە نابێ بچێتە بنجەوانەی هەندێک بڕیارەوە و نابێت تەشریع ئەو ئیشی تەشریعەکە ئێستا ئیشی دەسەڵاتی تەنفیزیەکە و ئیشەکەی خۆشیەکە کە ئەمە پێچەوانەی بنەمای فەسڵ بینە سوڵتاتە لە دەستوری عێراقا چووە تەشریعەکە بۆ پەرلەمان هەندێک بڕیاری دەرکردووە کە چتە قاڵبی تەشریعەوە لە دەسەڵاتی تەنفیزی بەشکاری هەندێک وردەکاری شەکا کە ئیشی ئەو نییە جەنابیش دەزانی لە قانونە حاکم ئەسیری داوایە لە داوای مەدەنیە ئەسیری داواکەیە ئەو داوایە خیر با بڵێن ئەوانی پێشتریش بە تەواوی ئەمە گومانمان لەسەری هەبووە ملاحەزەی قانونیمان لەسەری هەبووە تەنانەت لایحەکەی یەکێکیش داوای نێشتنی کۆتایی نەکردووە کۆتای پێکاتەکان کەمێکێک لە شانازیە گەورەکانی میلەتی کورد بۆ بە درێژایی چەندین ساڵ شانازی پێکردووە کە کورسان مەڵبەندی پێکەوە ژیانەوە ئەو مەڵبەندی پێکەوە ژیانە تەرجمە کراوە لەسەر ئەرزی واقع بەوەی کە ئەوان شەریک بنن لە دەسەڵات و لە پەرلەمان و لە حکوومەت و چووە لە بابەتی دارایە بازە تەوتینی ڕەواتبی مۆزەفی نەکات کە ئەمە ئیشی ئەو نییە دیسان لە خۆزگە بڕیاری دادگای ئیتیحادی منصیف و عادل بۆ منیش دەستخۆشیم لێکرۆ هەر وڵاتێکی تر بۆ بۆ جەنابەت ڕوونکەینەوە ئێستا ئەم جارە مەبلەغێکی ناردووە پێشتر 680 ملیاری ناردووە باشە ئەساسەن ئەو مەبلەغی کە ئێمە ئەو یاسای بوجە بە هەموو کەم و کورتیەکەیەوە کە ئێمە لێی ناڕازی بووین لە جەدوەلی جیم کە ئێمە دەنگمان لەسەری داوە لە پەرلەمان مانگانە دەبێ 775 ملیار دینار بنێرێ خۆی کۆی موچەی فەرمانبەران 900 ملیارە ئێمە لە پەرلەمانەوان ئەو مەبلەغیان داناوتیان لەمە زیاتر دانانین چکە ئەمە مۆزەفە لا ئێمە تۆمار کراوە ئێستا ئەو مەبلەغیش نانێرن کە خۆیان ئەترافیان کردووە لەناو بوجە و تەخساتی بۆ دانراوە بۆیە هەموو ئەمانە ئەومان پێڵێ محکەمەی ئیتیحادی لە ئەرکەکەی خۆی ئەرکە یاسایەکەی دەرچووە بۆتە چەکوشێک بۆ پێشێلکردنی مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان بڕوا بکە کاک حاکم خەڵک دەبێت لە هەندێک نمونە هەیە کە بەو نمونانە بۆی ڕوونە بێتەوە کە ئەم دادگایە ڕاستە لەگەڵ خەڵکی کوردستانیان نا بۆ نمونە لە حکوومەتی ئیتیحادی لە کاتی مناقەشەکردنی قانی موازنە نزیکەی 750,000 کەسیان دامەزران لەم 2 ساڵە ئێمە داوایەکمان عرض کرد بۆ لایەنە سیاسیەکان 15,000 مامۆستا و فەرمانبەرمان هەیە لە کەرکووک و شنگال و دووس خورمات و تا خانەقین وتمان ئەمانش بخەنە زمانی ئەو 600,000 بە ئەمانە ئیتر تا ئێستا حکوومەت موچیانی دا و موچەکەیان بچێتە سەر بەغدا بە نەقلیش ڕازی نەبوون
باشە ئەو بۆ موچەی 15,000 کەس نادام ڕۆ چۆن دێ موچەی ملیۆنی خەڵکی ئێمەدا خەڵک دەبێت ئەمە وریاتر بێ زیاتر ئەوان باشە چەکی موچیان گرۆ دەسەوە بۆی کە خەڵک برسی کاک شاخەوان باشە کاک شاخەوان من بابێمەوە سەر بڕیارەکانی تەیف سامی وەزیری دارایی ئەرێ لە کۆی دنیا هەیە سەرۆکوەزیران بڕیارێت دەربکە وەزیرەکە بڵێ وەڵا بن بە قسە ناکەم ئێستا تەیف سامی بۆتە بکوش و ببڕ خۆیەتی ئەی چار چییە موچە بەکۆوەگە تەوەقع مەکە تەیف سامی مۆزەفێکە لە دەوڵەتی عێراق بتوانین ڕوبەڕووی سەرۆکوەزیران بێتەوە ئیشەکە زۆر لەوە گەورەترە و من جەناب تزانی سەریحم لە زۆر لە بابەتەکان ئەگەر سەرۆکوەزیران مەیلی لێ بێت تەیف سامی ناتوانێت ڕێگر بێ لە بەردەمدانی موچەیە بۆیە خەلەلەکە لەگەڵ سوودانیا دەبێ باز بکرێت کە ئەو تا چەند ڕاستگۆیە لەگەڵ ئەو ئیتیفاقیە وەرەقە سیاسی کە لەگەڵ ئێمە تەوقیع کرا ئەمە یەکێکە لەو پرسانەی کە دەبێ ڕوونی بکاتەوە چونکە جەناب تزانی وەزیرێک ناتوانێت ڕوبەڕووی سەرۆکوەزیران بێتەوە لە کاتێکا کە سەرۆکوەزیران بزانێ بڕیارەکانی ئەو وەزیرە ڕەنگە عەمەلەی سیاسی بە کۆتایی بێنێ و حکمی ئەویش وەکو سەرۆکوەزیران ئەخاتە بەردەم پرسیار و مەترسیەوە چۆن ڕێگە ئەدا وەزیرێک بەو شێوەیە بێت لە کاتێکا کە ئەو سەرۆکوەزیرانە بۆیە بابەتەکە لەوە گەورەترە کە ئێمە لە تەیف سامی کۆی بکەینەوە تەیف سامی مۆزەفێکە و بڕیار جێبەجێکە ئاجیندا جێبەجێکە تەوجیهات جێبەجێکە زۆر باشە کاک دکتۆر شاخەوان باشە کەواتە ئێمە بەردەوام وا قسەکرا کە سەرۆکوەزیران دۆستە و پابەندی بەڵێنەکانی خۆیەتی ئەوە دەرکەوت ئەویش پابەند نییە دوێنێش کۆبوونەوەی هەبوو لەگەڵ فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان هیچ بەڵێنێکی دا یاخود بەردەوامە بێ ئەویش هەر لە پاشگەزبوونەوە لە بەڵێنەکانی کاک حاکەمە لەگەڵ فراکسیۆنی خۆمان لەسەر خەت بووم هەتا چوون و بۆی کە دیدارێک لە نێوان فراکسیۆن و سەرۆکوەزیرانە دروست ببێت تەمەشای ئەو خاڵانەکە کە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان ئیعلانی کرد هیچ خاڵێکی شەخصی نییە بۆ پارتی مەوزوعی موچەی خەڵکە مەوزوعی ئیستحقاقاتە ڕێژەی کوردە لە دەستگا ئەمنیەکانە شەراکەتە تەوازنە هەموو ئەمانە ئەو مەسەلانە بوونە کە لەگەڵی باسی کردو بەڵام ئەوەی کە بالمقابل هیچ بەڵێنێک نییە ینی تۆ کە قسەکەی تۆ سەرۆکوەزیرانی دەسەڵات جەناب دەزانین دەسەڵاتی سەرۆکوەزیران دەسەڵاتێکی ڕەهایە لە عێراق توانێ زۆر شت بکە تەنانەت ئەگەر ملاحەزەت کرد بێت لە ئاگرکەوتنەوەی هەولێر لە فەیەزانات لە لافاو ئێمە تەخسیسێکی تایبەتمان داناوە پێڵێن بودجەی تەواریک ئەمە لە ژێر دەسەڵاتی سەرۆکوەزیرانە فلسێکی بۆ هەرێمی کوردستان سەرف نەکردووە یەک فلس لە کاتێکە من نووسراوم کردووە فراکسیۆن کردوێتی لایەنەکانی تر ینی ئێمە وەک باسم کرد دەبێ ئەم بەڕێزە کە ئێمە عاملێکی سەرەکین لە پێکێنانی حکوومەتەکەیە بەبێ کورد و لە ناو کوردیشا پارتی کە 150 کورسیەکانی کوردیە لە پەرلەمانی عێراقا دەبێت حیسابی وەزنی پارتی بکە کە ئەگەر مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان بەردەوام پێشێل بکرێ ڕەنگە پارتیش دەستەوەسان نەوەستێ بۆیە ئەم بابەتانە تەوەقعەکەم لە ئایندەیەکی نزیکا دەبێ ڕوون بکرێتەوە و دەبێت پەنجەی بخرێتە سەر باش کاک دکتۆر شاخەوان من پرسیارم زۆرە بەڵام با ئەم پرسیاریان پێش پرسیارەکانی تر بخەم هیچ ئومێد هەیە پارەی تر بنێرن هیچ نەبێ بۆ موچەی موچە خۆرانی هەرێمی کوردستان ئەوە لە ناوەڕاستی مانگی ڕەمەزانین ئەزانی هەڵەیەکی گەورە هەیە کاک حاکم لە ڕاگەیاندنەکان بڵاوکرێتەوە دەڵا بەغدا موچەی نارد کاکە موچەی خەڵکی کوردستان 900 ملیار دینارە ئەوەی کە تەوزیع ئەکرێ بە خانەنشین و بە موچە و بە پێشمەگە 900 ملیار دینار خەڵک موچە وەرەگرێ ینی لە ماڵێکە ناکرێتەوە ئەوەی بەغدا نردوێتی تقریبا 160 بودجەی هەرێمی کوردستان لە 159 کەمتر زیاتر بە پێی مەبلەغی کە مانگانە ئەینێرێ بە ئەوەی کە ئەو ئەینێرێ ئەوەندەیە 60 تۆزێک کەمتر تۆزە زیاتر بە پێی ڕێژەی کە ئەینێرێت باشە لە ماڵێکە دوو موچە خۆریان هەیە پێشمەرگەیەکیان هەیە عائلەیەکی ئەنفالیان هەیە بۆ نمونە لەگەڵ مامۆستایەکە قبوڵەکەن کە مامۆستاکەیان موچە وەردەگرێ و ئەوان وەری نەگرن ئەمە شتێکی نامەنتەقیە باش ئەمە دەسوەردانە لە قوتی خەڵکی کوردستان دزینی قوتی خەڵکی کوردستانە و ئەوان تەنها بە مەشاعری خەڵکی ئێمە یاریەکەن وەک باسم کرد ئەوان بە 15,000 مۆزەفی ئێمە ڕازی نەبوون لە بودجە جێ بکەنەوە چۆن ئەمڕۆ بودجەیەکی ئەها زەبەلاح بۆ خەڵکی کوردستانە نێرن زۆر باشە دڵنیا بەناینێرن زۆر باشە کاک دکتۆر شاخەوان خۆزگە بیان نەردایە باش
ینی کەواتە هیچ ئومێدێک نییە زۆر بار ڕێژکاوانە قسە بکەین ئەوەی ئەوان بڕیاریان داوە کورد کوشتنە زۆر باشە ئێوە ئاماژەتان بە زۆر خاڵی گرنگدا وتیان ئەم حکوومەتەی کە ئێستا سوودانی سەرۆگۆزیرانێتی کورد لایەنی سەرەکی بۆ لە ناویشانە پارتی دیموکراتی کوردستان دادوەرێک لە دادگای بەناو فیدراڵی کشایەوە پرسیارەکەی من ئەمەیە ئێستا ئیتر کاتی ئەوە نەهاتووە بۆ دیفاعکردن لە خەڵکی خۆمان لە خەڵکی کوردستان بە تەواوی لە پرۆسەی سیاسی عێراق هەمووی بکشێتەوە ئەوی شێکێکە لە وەرەقانەی کە دەکرێت ببێتە یەکێک لە وەرەقەکانی تر کە دڵنیا بینەوە کە ئیتر ئەوان گەیشتوتە ئەو قۆناغی کە ئەیانەوێ ئەزمموی هەرێمی کوردستان لەناو بەرن کە بەری ڕەنج و خەباتی سەدان ساڵی خەڵکی کوردستانە باشە و هەزاران شەهید لە پێناو ئەم هەرێمەیە دروست بووە و ئێمە حالیان لە تەوقیتێکە مناقشاناکەین کە یادی ڕاپەڕینە مەزنەکەیە کە بە خوێنی خەڵکی کوردستان دیکتاتۆرێکمان لەناو برد و چۆن دیکتاتۆرمان لەناو برد دیکتاتۆری تر قبول ناکەین بوونی ئێمە لەو عێراقە ئەوەیە کە ئەو دان بە مافە دەستوریەکانی ئێمە و لە چوارچێوەی نظامێکی فیدرالی ئیتیحادی هەر محکەمەکە بۆ خۆی محکەمە ئیتیحادیە ناکرێ محکەمەکە ناوی محکەمە ئیتیحادیە لە نظامێکی ئیتیحادیە دژی هەرێم قسە بکەوە باز لە هەندێک مفردات بکە کە بۆنی مرکزێتی لێ درێ و وەلایەنانی لە فیدرالیەتە ئەمانە ئەوەی جەنابەت باسکەویشێکی لەو خیاراتانە بەڵام ئێمە دەبێ پێشتر ئەو بابەتانە تەواو یەکلایی ببینەوە ئەوی شێکێکە لەو خاڵانە بەڵام جارێ نەگەیشتنەتەوە قۆناغە بگەینەوە قۆناغە هیچ کات حکوومەتی هەرێمی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ئەو هێزە نییە کە مساومە بکات لەسەر مافە دەستوریەکانی خۆمان و ئەممان زۆر جار باس کردووە مافی دەستوری خەڵکی هەرێمی کوردستانمان حرفیەن دەوێ جا مافی شایستەدارایەکانمان بێ ممارەسەکردنی دەسەڵاتەکانمان بێت و ڕێگەش نادەین تەجاوز بکرێتە سەر مافە دەستوریەکانمان ئەمە بەوان وتراوە و بەڕوونتریش پیان دەگوترێ زۆر باشە کات دکتۆر شاخەوان کەواتە هەر تاڵە دەزوویەک ماوە کوردی بەستۆتەوە بە عێراقەوە هاکە ئەویش پچڕا بەڵام من دێمەوە سەر دادگای بەناو فیدراڵی دادگای بەناو فیدراڵی ئێستا جێگەی پەرلەمانی گرتوتەوە کە سوڵتەی تەشریعیە جێگەی سوڵتەی تەنفیزی گرتوتەوە جێگەی سەرۆکایەتی کۆماریشی گرتوتەوە بە هەوەسی خۆشی بەناو کەوتۆ دەستوریشی پێشێل کردووە ئیتر هیچ شتێک ماوە پێی بوترێ ڕێزگرتن لە دەستور کاک حاکم وەرەقەی ئیتیفاقی سیاسی ئیمزای سەرۆکی کۆمەڵێک حزبی سیاسی گەورەی باڵادەستی عێراقی لەسرە لەوانە حزبەکانی ئیتار یەکێک لەو بڕگانە باس لە هەموارکردنەوەی یاسای دادگای ئیتیحادیەکە حکوومەتی عێراقی لە دوای دەست بەکاربوونی ئەو بابەتەی نرد بۆ پەرلەمانی عێراق ئێمە دەستمان پێ کرد و بڕیارماندا بخەینە بەرنامەی کارەوە حکوومەتی ئێستا سەحبی کردەوە باشە کە حکوومەت سەحبی کردەوەی مە ناتوانین هەمواری بکەینەوە ئێستا هەموو هێزەکان و ئەم حکوومەتش لە بەردەم پرسیاردایە ئەم دادگای ئیتیحادیە کە نادەستوریە و بابەتی نادەستوری بوونی محکەمەی ئیتیحادی من لە کۆبوونەوەی تەحالفی ئیدارەی دەوڵەت ئیتیلافی ئیدارەی دەوڵەت باسم کرد یەکێک لە خاڵەکانی کۆبوونەوە یەکێک لە کۆبوونەوەکانی ئیتیلافی ئیدارەی دەوڵەت وتم ئەم محکەمە نادەستوریە ناکرێ محکەمەیەکی نادەستوری حکم بدا و بڕیارەکانیشی باتن واتە تانەی لێ نادرێ و هەیکەلەکەی محکەمەی ئیتیحادی بخوێنەوە ئێستا بڕۆ لەگەڵ مادەینەوە تو دوو کە جەنابەت کابرایەکی خوێنەواری لەو مەجالە ئیشت کردووە بزانە ئەم هەیکەلەی محکەمەی ئیتیحادی سە لەگەڵ مادەینەوە تو دوایە کە گرێت و نایگرێت هەمویان ئەترافیان بەوە کرد و ئەوەش بووە بناغیەوەی کە محکەمە دەستکاری بکرێ دوو دادوەرێکی کوردی ئێستا دەرچووە یاسای دادگای ئیتیحادی باس لە تەوازنەکە کە دوو تەمسیلی لە هەرێمی کوردستانەوە چووە دوو ئێسایەکی کیان نییە کەواتە تەوازن لە محکەمەش دروست بوو هەر ئێستا بۆ خۆی شەرعیەتی محکەمەی ئیتیحادی کەوتوتە ژێر پرسیارەوە پێی یاسای خۆیان یاسای محکەمەی ئیتیحادی هەموم خاڵەنەوە کەمە پەلە بکەین لەوەی کە ئەم محکەمەیە نابێ چیتر لە دەسەڵاتەکانی خۆی زیاتر بڕۆ چیتر دەستێرێژی بکاتە سەر مافی هەرێمی کوردستان و مافی دەسەڵاتەکانی تر لە عێراق زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر شاخەوان عەبدوڵڵا جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش